بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله الرحمن السبلة كان دايك سنة مبردقها وكجنة. إما لخزمات كتابي نيابي مختصر منهاج القاصدين كيشك لكتاب زور نيابا كان دوجار اختصار كراوته واختصار إحياء علوم الدين ولم مزقوتشها لخزمات جنابي ما وصم عثمان إحياء علوم الدين تشنجارك ما وصاني أمنا وشي لخزمتي أخيان دويانا إمش لبرقوري إحياء دەستمان کرد بە مختصەرەکەش چوار بەشە و ئێمە سێ بەشیمان تەواو کردووە. بەشی عیبادات تەواو بووە، بەشی معاملات تەواو بووە، بەشی مهلیکات تەواو بووە، لە بەشی منجیاتین بەچی ڕزگارمان ببێ. وتمان ئیمامی غەزالی سەرەتای منجیات بە تەوبە دەست پێ ئەکا، کۆتایەکەشی بە بینینی خوا جەلە جەلالوهو لەناو بەهەشتا کۆتایی پێێن. واتە ئەو کەسێک کە تەوبە ئەکات و دەسەکا بەم سیفاتانەی کە وردە وردە ڕۆژانە ئێمە باسییان ئەکەین، کۆتاکەی نەتیجەکەی ئەگاتە ئەوەی لە بەهەشتا بە لیقای خوا جەلە جەلالوهو شاد ببێ. ئەو سیفەتانەش کە باسییان ئەکەین لە خزمەتانە هەریکێکیان زۆر بە تەفسیل ئیمامی غەزالی باسی ئەکا و قسەی لەسەر ئەکا لەسەری ئەوەستێ. ئێمە لە باسی تەوبە زۆرمان باس کرد، باسی مەرجەکانی تەوبە گەیشتنە سەر مەرجەکانی تەوبە. لە مەرجەکانی تەوبەشە باسی ئەو بەشەمان کرد کە بەشی خوایە جەلە جەلالوهو، چۆن ئینسان تەوبە ئەکا کاتێکە ئەگەڕێتەوە لای خوا و داوای عەفو لە خوا ئەکا جەلە جەلالوهو. پێویستی بەوەیە کە تەوبەیەکی زۆر سادقانە بکە، زۆر ڕازگۆ. ووتمان ئیمام کۆمەڵە مەرجی دانا، هەندێک لە مەرجەکان لە مەعاسیە ئەوەیە کە لە دڵیا دەری بێنێ بە زمان تەوبە بکە، دواتر بێت چی کردووە لە بەرامبەر ئەوانەی کردوێتی شتێک بکە لە بەرامبەر ئەوە بۆی گوناهەکەی بسڕێتەوە. چۆن؟ وتمان بۆ نمونە ئەگەر گوێی لە گۆرانی زۆر گرتووە بێ زۆر گوێ لە قورئان بگرێ، بە خراپە باسی کەسێکی کردووە بێ بە چاکە باسی بکە وهەکەدا. ئەم بەشانە بەشەکانی خوا جەلە جەلالوهو لەسەر شانی ئینسان ئەسڕێتەوە. با بزانین سەر بەشی عەبدەکان، ئەمما مەظالم العباد، بەشی عەبدەکان ففيها أيضا معصية الله تعالى. ئەوە نییە بەشی عەبدەکان بەشی خوایتیانە بێ جەلە جەلالوهو. یعنی ئەمە گوناهەکان ئەتوانین بکەینە بڵێن دوو قسمەتێ خاص بەشی خوایە، بەشی هیچ ئینسانێکی پێوە نییە. قسمەتی دووەمیان کە بەشی ئینسانە کۆڵەکەی قورسترە، بەشی خواشی تایە بەشی ئینسان. بۆ نمونە ئینسان ئەگەر غەیبەتەکە بەشی خوا گوناهبار بووە، بەشی عەبدەکانی خوش گوناهبار بووە، مەظالیمی عیبادە. چۆن تەوبە بکە لەمانە؟ ئەفەرمێ ئەمانەی کە مەظالمی عیبادن ففيها أيضا معصية الله تبارك وتعالى، معصيتی خوای تایە جەلە جەلالوهو، چونکە ئەو نەهی کردووە کەوە ئینسانی موسڵمان نابێ ظوڵم کە لە عەبدەکانی خوا. ئەو کاتێ ئەو کەسێک کە ظالمە چۆن نەهی خوای کردووە چی بکە؟ ئەڵێ لەم بەشەی هەر گوناهێک کە پەیوەست بە عەبدەکانەوە بەشەکەی خوا عینەن وەکو ئەوانی تر پەشیمان ئەبێتەوە، عەزم لە دڵیا دروستەکە کە واز لەو گوناهە بێنێ لە مستەقبەلا، ئەچێ حەسەناتی زۆرەکە بۆ ئەو گوناهە بشۆرێتەوە. چکە وتمانە ئین الحەسەنات یذهبن السەیئات، چاکەی زۆرەکە بۆی ئەو بەشە بسڕێتەوە. ئەفەرمێ ئەوە لە قسمی یەکەمە هەمومان باس کردووە. مەسەلەن خراپەیەکی لەگەڵ کەسێکا کە ئیذای خەڵکی کردووە، عەزەتی خەڵکی داوە، ئەچێ چاکەکاری لەگەڵ خەڵکە ئەکات، لەگەڵ ئاژەڵا خراپەی کردو ئەچێ چاکاری لەگەڵ ئاژەڵەکانە ئەکا، ماڵی خەڵکی غەسب کردووە ئەچێ دەستکا بە سەدەقەکردنی زۆر بە ماڵی حەڵاڵی خۆی نەک ماڵی گوماناوی. باسی خەڵکی کردووە لە مەسائیلی مەسەلەن عەرضی خەڵک، خراپەی خەڵکی باس کردووە، چاکەی خەڵک باسەکاتەوە. ئەفەرمێ ئەگەر خەڵکی کوشت بوو خۆ بەشی خەڵکە طبعا ئەوە هیچ دیە و ئەوانە ئەدا، ئەی بەشەکەی خوا چۆن خوا لێ ئەبورێ؟ ئەفەرمێ بە عەبد ئازاد کە،
طبعا عبد آزاد كردن إمام السيوطي رضا رحمة خواه لبه أفرميك نزيكي صد خال لفقه إسلامية صد لا بو آزاد كني فقه بو آزاد كني عتق عبد جارية كاتك إسلام هات هرهبو يك الرقاي هشتو إسلام بو درزبونو عبد جارية يك الرقاي شكا نأكرا أو الرقاي نهي الله تو بلام صد الرقاي كردو بو عبد جارية طوابي بو يجي سأبين العالم عبد جارية كوتاي بهات كفضيلتك أقرته بو السرتاي إسلامو دس بيكرني أفكر منهجا أفرمي أما بشي خوا جل جلاله باشا بس بما خوالي أبوري أفرمي نخير أفرمي إن جا مظالم كان سيرك لقل عبد كاني خوايا لتشيا ظلمي لعبد كاني خوا كردو آية كشتوني لنفسه آية لأموالا مالي خواردون آية لأعراض غيبتي كردون شرفي كسي كشكاندو أو إذاء القلوب ياوكو آزاري ضلي مسلماناني داو يكم دانيان كنفوس أفرمي فإنه إذا قتل خطأ أوصل الدية إلى مستحقها أفرمي كسيه كشتو بهلا أبي بروا دواء ويتوبي كرد بس الدية أم كجراوة كصد واشترى بيدا بكي بيدا بو بنا مالك وكشتو يتي با كسي جنيزاني بي من بيني خوي خوات توبأك خوي يقلا أكاتو طبعا رحمي خوا جل جلاله زور من عند جار گنجو آن دیان الان ما واسا گناه هیکی زور گورم کردم صد کست کشتوه يعني خوا جل جلاله لكسي خوش بو صد كسي كشتو بشكي خوا بس بشكي عبد كاني خوا أما كأم كسا بروايا قردني خوان بي أزاكا يا ديا صد وشتر بدا بم ماليك وكسي كيلي كشتون أفرمي طبعا لفقهشا مسألة خوان رشتن قتلي خطأ لسر إنسان خوي نيابة تنها خزمكاني مشاركة أكن خزمكاني شون ميراتا بن أواش بجداري أكن يعني آموزاو أوي حتى كوي ميرات بقى طبعا أولي الأرحام حيشيان لسرنية بس حتى كوي مثلا خال ميراتي جور ناقل دياج نادا بلام أوي كروجك للروجان بهر شوازة للشوازة كان ميرات لم كسو بقاتا أو كسا لكاتي كشتني كسي كيشا للدية أبي خين بدا أو طبعا مسألة عاقلة لكتابك هاتو أفرمي سواء أم باري لباري خوي بدا يا لعاقلة بدا باش عاقلة شيء يعني عاقلة خزمكانيتي أجر بعمدي كسيكي كشتبو أفرمي وجب عليه القصاص بشروطه واجب لسريك وقصاص باشا بدا بمرجكاني خوي يعني شون طبعا لما قتل عمد قتل أبيت السيبشة وقتل عمد مان هي شبه عبد مان هي لقلت شيء خطأ مان هي شبه خطأ مان هي أفرمي أجر كسيك قتل عمدي عدواني كرت يعني آلتي كي بكار أنا آلتك هي كشتن بو مثلا تفنجي كي بكار هنا أم تفنجي كشتنا باغتستي أن قصتي جناي بو كسو كشتي أما بيوتي قتل عمدي عدواني أم كسو واجب لسبب قصاصك باشا أبي لبرانبرا بكشرته إلا ما قر خوان عفوي بكن چونك أما قصدي كشتني كردوه بآلتك أكوجه أجر قصدي كشتني نكردو بلا آلتك هي كشتن وشبه عمده بونمونا مثلا تقي كربو شوينك نفر كجالي آلتك آلتي كشتنه بلام قصدي الله كسك خويتي قصدي أو نبو نفر بكجم جمان من هي احتمالي شو قصدي هو به إما نازلين بس مهم باش ظاهرك أما آلتي كشتنه بويا أما حكمك جواستري هي قتلي خطأ شونه لو أشياء نيازي كردبه لم كسبدا بلان بشتيك ناك اشتكى بكجبه بنمونا داري كدا وبكسيكا ومردو أما ناكاتا قتل عمد بو شو قصدي كشتني أم كسيك داري لنا أدا واضحة آلتك شيء التي كشتنية بوي أما لما في الله قتلي خطأ أم قتلي خطأ تنها خوي بتنها ديكي نادا خوي شو توزيع بسر خزمكانا شون ميرات بشك هريك بشكي بركة أو توزيع طبعا التفصيلات هي يكي شنيان بركة شون شنك أدن مهم بهرها معائلك وبكاملي شون كعائلة وبيت زور قرنق للشريعة
بهمویان پێکەوە خوێنی ئەو کەسە ئەدەن لەبەر ئەم کەسە بە خەتە ئەم کوشتنەی کردووە. جۆری وشترەکانیش ئەگۆڕێ لە خەتە ئاسانترە، عمری وشتەکان کەمترە، لە شبهی عەمدا وەسەطن، لە عەمدی عودوانیە ئەو سەد وشترەی کە ئیدا قیمەتیان زۆر گرانترە، چونکە مواصفاتی وشترەکان بەرزترە. بۆیە ئەفەرمێ ئەگەر هاتوو بە خەتە بوو ئەوە خوێنەکە و دیەکە یا خۆی یا عەقیلەکەی ئیدەنەوە ئەڵێکا کە تەوبەم کردو و کەسێکم کوشتو ئەمە خوێنەکەی. ئەگەر بەعەد با بڵێن عودوانی بوو کاکە بم کوژنەوە، خۆی تەسلیم بە حاکمەکە با بم کوژنەوە ئەم بنەماڵەیە، یان ئەوە تا عەفوم بکەن سوڵحەکەین من تەوبەم کردو لەبەر خاتی خۆ. ئەفەرمێ بەم شێوازە خوای گەورە لێ ئەبورێ. ئەفەرمێ ئەبێ خۆی بگەێنێتە لای وەلی ئەو کەسێکەوە کەسێکی کوشتووە، ئیتر ئەو کاتە بەدەست ئەوە ئەگەر ویستی عەفوی ئەکا، ئەگەر ویستی ئەیکوژێ، بەڵام دائیمە عەفو خوای گەورە ئەفەرمێ عەفو باشترە. ئەفەرمێ لەم حاڵەتە بۆی نییە خۆی بشارێتەوە، لەوە چێ زینای کردبێ لە شەریعەتە ئەفەرمێ با باسی نەکە خۆی بشارێتە، بەس لە مەسەلەی قەتڵە نە ئیلا ئەبێ بەیانی بکە. لەوە چێ عارەقی خواردەبێتەوە مەسەلەن کاکە لای کەس باسی مەکە بینی خۆت و خوا تەوبەکە، بەس لە مەسەلەی کوشتنە بینی خۆت و خوا نییە ئەبێ بچیت خوێنە لەسەرە، کوشتنەوە لەسەرە. یان یەکێک لە حەدەکان کە هاتووەتە سەری ئەکرێ کابرا بینی خۆی و خوا تەوبەکە، بەس مەسەلەی قەتڵ وەکو هیچیان نییە، ئەبێ ئیلا خۆی کەشفکە بۆ عایلەیە بەڵێ کاکە یا من بووم سەواء بەغەڵەت یا بە عەمد، ئەو ئیتر قسەی خۆی وەرئەگیرێ لەوێ و حاکم لێ وەرەگرێ. ئەفەرمێ ئەگەر هاتوو حەدیان لەسەر کرد کوشتیانەوە ئینشاء الله مەغفوور لەهو ئەم کەسە خوای گەورە بوراوە لێی، ئەگەر نەشیان کوشتەوە عەفویان کرد هەر خوای گەورە لێ تەسلیم کردن و بەم باسکردن. حەدی قەذف ئەگەر کەسێکی تۆمەتبار کردووە بە زینا و وەهاش نەبووە قەزفی کردووە، ئەبێ بڕوا بڵێ فڵانی من خۆم هەڵەیەکی ئەوام کردووە تۆم تۆمەتبار کردو لە شتێکی ئەو هایە لەعەلە کەسەکە عەفوی ئەکە. ئەفەرمێ مەظالیم کە پەیوەست بێ بە ماڵەوە ماڵ و سەرەت و سامانەوە ئەو چۆن حوکمەکە من پەیوەست بە نەفسەوە، ئەی بە ماڵەوە چۆن وەکو ئەوی غەسبی کردووە، وەکو خیانەتی لە کەسێک کردووە، لە مەعامەلای فێڵی لە کەسێک کردووە، ئەفەرمێ لە مەسەلەی ماڵیشە هیچ مەجالیتیان نەبێ ماڵەکە بگێڕێتەوە بۆ بەرامبەرانە، بچێ پرسیارکە بگەڕێ بیان دۆزێتەوە. ئەفەرمێ با بنووسێ بۆ ئەصحابی مەظالیم حەقەکانیان بۆ بگێڕێتەوە، داوای گەردن ئازایان لێ بکە. ئەی ئەگەر زوڵمەکەی ئەوەندە زۆر بوو توانای نەبوو، ئەفەرمێ چەندێکی توانی لە عمری خۆیان تا ئەو کاتێ ئەمرێ هەر جارە چەندێکی توانی پشکی ئەوانە بداتەوە کە ئەتوانێ. ئەفەرمێ ئەی ئەگەر هیچ مەجالێکی نەبوو لە مەسەلەی ماڵ، بڕێکی دایەوە و بڕێکی تری هەرچی ئەکرد توانای نەبوو، ئەفەرمێ بە حەسەناتی زۆرکە، چاکەی زۆرکە، ذکری زۆرکە، لعل لە ڕۆژی قیامەتە چونکە لەم ذکرانەی ئەم هەڵەگیرێ لەم عیبادەتەی ئەم ئەدرێ بەو کەسێکەوە ئەم زوڵمی لێ کردووە. بۆیە ئەفەرمێ بە چاکەی زۆر زۆر بکە بۆی لە قیامەتە کاتێکە لە چاکانی هەڵگیرە بتوانێت لە بەردەم خۆیان سەر بەرزکاتەوە خۆیان تەوبەم کرد بەڵام نەمبوو یا ئیلاهی ئەم چاکانەم کرد بەشکۆ ئەم چاکانە بچێتە سەر حەسەناتی ئەوان و خوای گەورە لەم ئەبورێت. ئەفەرمێ طبعا لە ڕۆژی قیامەتە سبحان الله فەرمایشتەکە ئەوە ئەفەرمێ ئینسانێک ئەهێن ئەفەرمێ مفلیس کێیە پرسیارەکە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەڵێن یا رسول الله مفلیس لای ئێمە کەسێکە کە هەشتێکی نەما بێ و ئیفلاسی کرد بێ لە کار و کەسابەتە و ئەفەرمێ ئەمە لە دنیا مفلیسە، مفلیس ئەو کەسەیە لە ئاخیرەتە لە بەردەم خۆیان ڕائەگیرێ وردە وردە ئادەی فڵانەشت چەند کەسێک کۆ ئەبنەوە، ئەو ئەڵێ ماڵی منی خواردووە، ئەو ئەڵێ غەیبەتی منی کردووە، ئەو ئەڵێ ئەمیانیت بڕێ حەسەناتە بە ئەویانێ بڕێ حەسەناتە بە ئەویانێ بڕێ حەسەناتە بە ئەگەر حەسەناتی نەما اینجا خراپی خەڵیەتە سر لەوە چێ کەسێ ئیستیحقاقی ئەوەی هەبێ بسووت لە جەهەنەما بسووت بەهۆی کەسێکی ترەوە کە باسی کردو ڕزگاری ئەبێ یا ماڵەکەی خواردو ڕزگاری ئەبێ. ئەمەی تریشیان قەرار بۆ ئەو بسووتێنێ بە ئەندازی ئەوەی ئەو ئەم ئەسووتێنرێ لە بری ئەوە
طبعا أما همو بو كسانيك وأبدينين لجهنم كأبديب لجهنم أو أنا همو ينبيكورنا جهنم طو أما ظالم ورقرتنا ويبو كسانيك وأبدينين لنا جهنم بويا عزيزان إنسان أجر تزاني ناتوانا ما في خلق بداته باتشاكي زور بك إما نازانين إسا هيش كسيق لإما سنجي سبحان الله نازانين آیا باي 100,000 باي 100 مليون باي ملايين دينار نازانين أم سنجي الحمد لله لو يك الحمد لله لتور بجيره ما تصورنا كين حرشي اشتمانا ور اجيره نا والله شو كأفرميشي والحمد لله تملأ الميزان سبحان الله لا فرماشتك سبحان الله والحمد لله تملأني باشا تملأني أو تملأ ما بين السماء والأرض باشا تملأني الميزان ميزان بركن بر لبرو كس عندي أذكار هي هيج كس نازانه سنگ كان شنك بس خوا خوي زن ملائكة نازانه بس أنوس بس خوا خوي جل جلاله أزن الباقيات الصالحات استغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر نازانين يا متشنك نازاني قرصايك يتشنك بويا زور إنسان ذكر بخيانا كاتي مظالمي لسر خلق كردوا لعل خواهي قولة درقا كاني خيري اللي أكاتوا أقر لسر مظالم كان جو عقوبة دا لكردوا شاكا كاني أمي برد خسي سر كردوا كسي كتر أم أوان دي كردوا كان لكينا كاني خوي نقص نقاتاوي فرز كاني اللي أبري نقاتاوي أم حسناتاني أوان دا كردوا هتاوكم مظالم كاني في أداته أفرمي أو مظالمانيك وثابت لقردني إنسانا لو مالانيك وحاضر لبردسيا أي بيني أفرمي بلام نيزاني كي خاونكيتي بنمونا بابا سياري كي أم سياري إسر راقرتو التوبي كردو أزاني أم سياري حرام أخوي بلام نازانيت شي لبكا خاونكي نازاني كي بيداتو أفرمي إمام غزالي فتواكي تايبتي لما مسألة هي فقط طبعا أما فكري إمام خويتي بلام إما لأمره يزور إسفادة من لك لبو أو أموالانيك ومجهولا بو أموالانيك ناتواني تسيلي هالقري ناتواني بيقريته شويني خوي أفرمي فإن كان عنده مال من شيء من ذلك لم يعرف مالكه ولا ورثته نيزاني مالكه كي نشيزاني ورثك كي تابيداته تصدق به عنه لبري أو كسيك بخير طبعا فتوى إمام غزالي زور قوري شتيكي للايا شتيكي دزيوة شتيكي غصب كردو استنازان الصحابي كي تشيب كلمة يان اشتكشي لا نماو بلام أزانه باي 100 دينار بو باي 200 دينار بو باي 100,000 بو 200,000 بو أم باري أكا بخير بو صاحبي أوشتا أفرمي أقر حلال وحرامي التي يكلبو همو تيكلبو بسريكا باجتهادي خوي بريار أداة شاني لمالك حرامك جاء كاتوا وتصدق بمقداره بأندازي أو صدق خير خيراتك أو أي بخشه واتا كسك أموالي حلالي بو أموالي حرامي شي هبو تيكلبو بسريكا إسا أيوة رزقاري بلا حرامك تشيبك ناش زانت شونا همو تيكلبو بسريكا اجتهادك ومظني خوي من مثلا بون من مليونكم دسكوت أم 1,250,000 صافي خوم أبي تري بحرام دسمكوت يا لجي قمانة ودسمكوت يت أموالك إكابة شوار بشو بشيكي وحلالي خويتي بشكاني تريك حرامة دوري أخاتو إكابة تصدق يانا حوصتو بنجاي حلالي خوي بو 250 حرام بو حوصتو بنجاك هلا قريه 250 قمانة وياك أبخشي أفرمي أي أو كسيك غيبتي كردوه جناية لسر أعراضي خلق كردوه باسي كردون قسيكي برانبر كردون يان ضلي إيشان دون أفرمي أصل أو هاي بروا بقرة ياك بيان دوزيتوا داوي قردن أزايان بك داوين لبكا كلي خوش بن ويليان خوش بن وليعرفوا قدر الجناية أندازي جناية خوشي بي بله
نەکار بڵێ وەڵا غیبەتم کردی عەفوم کە، بڵێ ئاوام پێوتی عەفوم کە. طبعا ئەم کەلیمە زۆر قورسە، فەرمێ وەلیعرفه قەدر الجینایەتی، چەندێکە ئەندازەکەی، چەندێک دڵی ئێشاندووە، باسی کە لە فڵانە شوێن دڵم ئێشاندی، فلانە کەلیمەم بەرامبەر بە تۆ لە فلانە مەجلیسا وتووە. فإن الاستحلال المبهم لا يكفي. ئەگەتەن لەمە بێ استحلالی مبهم جەشن کوڕە ئەگەن بە یەکتر ئەڵێن گردنم ئازای کابراڵە گردنە ئازابی ئەرە وڵا نەجاتم بوو. ئیمامی غەزالی فەرمێ ئەو استحلال و گردن ئازایە جێگە ناگرێت. تۆ غیبەتێک کردووە پێ نەوتووە غیبەتم کردو، جۆری جینایەکەت پێ نەوتووە، ئایا خوا لێتە بورێ لێت نابورێ؟ ئەبێت جۆری جینایەتەکەی خۆتی پێ بڵێ غیبەتم کردووی، بۆهتانم بۆ کردووی، لە فلانە مشکلەتە بەشداریم کرد، خراپم بەرامبەر کردی، عەفوم کە. اینجا لەعەلەکە عەفوی ئەکا. بۆیە ئەم قسەی ئیمامی غەزالی زۆر گەورەیە. فإن الاستحلال المبهم لا يكفي. أما مذهب إمام الشافعي كمسألة استحلال بنيتي كي بنيتي أو كسيك على آزادم ك يا بنيتي أو كسيك آزادي أكا. طبعا استحلال بنيتي أو كسيك آزادي أكا. ليك حالة استحلال مبهم دروست أو شلونه أويك أم كسيك وآزاد أكا بلا خوايا أم عبديت ولا برخاتيت وحد تشتكي لا وآزادك بو يزور كججنان بخلق الله أنا كاك بالزمان قردني كثير أزامة كان بدل بكن بدل داوا كان يعني بدل ورا بران بركات عفوك اللي هرشي اشتكي كردويتي طلع صاف كرو أم جوري كليته باولن شاراوي كإنسان ليه ودر أشيت خواي جورا قبولي أك بو چونك لما زبي خو معنا أوايا أو كسي كوا خلق عفو أكات وقردني خلق آزا أكا نيتي أو كسي أخوا نق نيتي أم كسي كداوا أكا لو أشي أمار بلا قردنم آزاكا اشتكي لمشكابه أو هل لمشي نبي بوي لشريعته ومبهم ناخو بوي إمام أفرمي استحلال مبهم كافينية بو چونك احتمالا أو اشتباسكات كابرا عفوينك بلا غيبتم كردي بلا دولا لسا غيبت عفوناك بلا فلانا شتم كردو بران برد بلا دولا لسا عفوناك بوي استحلال مبهم لا شريعته دروزنية إلا ليك حالتان نبي أويش أويا أجر هاتو باسي جنايكي كر جنايتي كي جورتر دروز به مشكلة كي جورتر دروز به أو كاتن باسي جناها كي خويناك بنمونا أجر بكسيك بلا كاكا فلانة بهتان من بوم كردي ديان كي شيت اللي بنا أم بهتانا بياوي لو سي كشتني لبيته بوسونك يكم الأحكام جورتر رتبي كي ولا سر بهتانا مشاكل جورتر دروز به أو كاتا دائما إنسان بتشوكا كورقرة طبعا لدفع أخف الضررين أما قاعديك أصولي فقهها دو زرر هبو تو كاميان هلا قري كامان زركي كم ترد سيبو أبي بوي ألويا أجر بيتو بيلي اشتكي جورتر دروس به بوي نوتنا كباشترا تنها أو عندك كفاية أكل لو أنا كبا مجهولي كسكا داوای گردن ئازایی بکات گوناهەکەی خۆی و جرمەکەی خۆی نەڵێ. ئەفەرمێ کە هەندێک جار مەسەلەن ئینسان دێت وەلای کەسێک شتێک هەیە پەنهانە ڕەبتی بە کەسێکی ترەوە هەیە. غەزالی ئەم قسەی زۆر دەقیق باسەکە و زۆریش گرنگە هەمومان ئەگامان لێبێ لە حیاتی خۆمان. کەسێک هاتووە زینای مەسەلەن لەگەڵ کچی کەسێکە کرد خۆی گەورە پەنامان بە یا ڕەبی. ئەگەر بێت و بە باوەکە بڵێ ئازادم کە لەگەڵ مەسەلەن جاریەکەی تۆیە لەگەڵ کچەکەی تۆیە شتێکی ئەوم کرد احتیمال لە کچەکە بکوژێ. بۆیە لەم کاتانە جورمەکەی ئەفەرمێ هەر کەسێکیش داوای گردن ئازایی لێکرا سنەت وهایە زۆر لەسەری نەڕوە لطفی هەبێ لەگەڵ ئەو کەسانی کە داوای لێ ئەکەن عەفویان کە بەرخاتی خوا. والله لە ڕۆژی قیامەتە سبحان الله فەرمێکێ لە عەبدەکان خۆی گەورە بڕیار ئەدا بخرێتە ناو ئاگرەوە ڕایەکێشن بەرەو ئاگر لا ئەکاتەوە پەروەردگارە من بە تەمای ئەمە نەبووم شتێکم هەیە شتێک خۆیە منێکی زەعیفی فەقیر دەسەڵاتم هەبوو فڵانە عەبدم ئازاد کردی ئێستا تۆی بەڕەحم ئازادم ناکەی. ئەفەرمێ خوا جەلە جەلالوهو ئازادیەکە. بۆیە
ئەو کەسێک کە داوای لێ ئەکرێ داوای عەفوی لێ ئەکرێ ئەبێ زۆر لطف بنوێنێ تەفسیلات نەداتێ بە دوای نەڕوە ئەویش داوای لێبوونەکەی لێ قبوڵکە بە مبهەمی إلا لە حاڵەتێکە بەدڵ بیکە لە حاڵەتێکە کە ویستی داوایکە ئەشتوانێت داوایکە ئەفەرمێ ئەگەر کەسێک بە هیچ شێوازێک نەیتوانی مەزڵەمەکەی خۆی بڵێ نەیتوانی داوای گردن ئازایش بکە ئەفەر لە بەرامبەرە سەدەقە و خێر و خێرات بۆ ئەم کەسە ئەکات حەسەناتی زۆر بۆ خۆی ئەکا لعل رب العالمین عەفوی ئەکا ئەفەرمێ ئەگەر یەکێکیش مرد لەمانە باشە بچێ چی بکە یانی بڕوا مەسەلەن با بڵێن بوهتانی بۆ کەسێک کردووە کەسەکە مردووە ئایا بچێ بە وەرسەکەی بڵێ وەڵا کاکەگیان وەرن بوهتان بۆ باوکتان کرد نەخێر تازە ئەو کەسە مرد چونکە من بەشی ماڵەکە نییە تا بیگەیەنتەوە بە وەرسەکەی ئەم بەشی عرضی ئەم کەسێ لەگەڵ مردنی خۆیان ئەمرێ خراپەی ئینسان و چاکەی ئینسان جوانی ئینسان و ناشرینی ئینسان لەگەڵ مردنیا ئەمرێت و کۆتایی پێ بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەگەر هاتوو لەم جۆرانە بوو کابرا مرد ئەم غیبەتی کەسێکی کردووە مردووە خۆسە ناچێت بە وەرسەکەی بڵە وەرن کاکە غیبەتی باوکتانم کرد نەخێر بینی خۆی خوا سەدەقە بۆ ئەو کەسە ئەکا تەوبە ئەکا حەسەناتی زۆر بۆ خۆی ئەکا لعل لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لێ ئەبووری ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خەلاص نییە ڕزگاربوون نییە إلا ئەبێ لای تەرازوی چاکەت قورس بێ هۆ ئەو کەسەی زوڵمە کردووە هۆ ئەو کەسەی خراپەی زۆرە کردو لەگەڵ عەبدەکانی خوا و دڵت عەزیەتدان و ئازارتدان بەرامبەر بە نەفسیان بەرامبەر بە عێرزیان بەرامبەر بە دڵیان بەرامبەر بە ماڵیان خراپەکاریت کرد ئاگات لێبێ ئەوەندە چاکە بکە میزانی ئەویشی پێ ڕێککەیتەوە میزانەکەی خۆشە کەم نەکە چونکە ئەو کەسەی میزانی حەسەناتی کەمی کرد ئیتر وەزعی زۆر لە خەتەرایە لە قیامەت بۆیە ئێمە نازانین کامە و چیمان لێ وەرئەگیرێ بەخوا لەوەچی ئەستەغفر اللهیەک بەشی گەڕەکێک و بەشی ئومەتێ بکە لەوەچی ئەلحەمدولیللایەک ئومەتی ڕزگار بکە بۆیە هەمیشە کەسی ئیماندار دڵی فکری ڕۆحی زمانی پەیوەستی لەگەڵ خوایە جەل جەلالوه ئەکات ذیکرەکانی بە دڵ بە ڕۆح ئەکات لعل خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە ڕزگاری ئەبێت لە خزمەتانە بۆ دەستپێکردنەوەی دەرسەکان ئەمەندە کیفایەتە ڕۆژانی دووشەم دەرسەکانمان دائەنێنەوە ئەمڕۆ ئیسێستان ڕۆژی دووشەم بۆم نەکرا خزمان ڕۆژی سێشەم ئومێدمە ئەو برایانەی ترمان کە حەزوریان نییە ئاگاداریان کەنەوە دەرسەکەی ئینشاءڵڵا دەست پێکەینەوە تا وردە ئەوەندەمان نەماوە ئەم کتێبە نایابەت تەواوکەین ئەم بەشەی ئەخیری بەتایبەت و زۆر ئومێدمە کە ئەم کتێبە بۆ ژیانمان بێتە چرایەکی ڕۆشن بۆ ناو گۆڕمان چرایەکی ڕۆشن بۆ بەردەم خوامان جەل جەلالوه چرایەکی ڕۆشن خوایە ئێمەی گوناهباری خەجاڵەتبار لە یەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە دڵمان سەیری ڕەحمەت و بەزەی تۆ ئەکا یا ئیلاهی خوایە لێت ئەپاڕێنەوە لە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خوای گیان گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ نەمانزانی و کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە دوعای کەین فریای تەوبە ناکەوین عەفومان کە پەروەردگارە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی عەفوی کە لێیان خۆش بە یا رب العالمین خوایە هەر کەس غیبەتمان کردو عەفوی کە هەر کەس دڵمان ئازارداوە عەفوی کە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان خێرکە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بە لوتف و ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە تو گەورەی خۆت خوایە ئێمە صاحبی کۆمەڵی کردەوەین پەروەردگارە ئێمە ئەوانەی نوێژەکانمان جوان نییە کە بوێرین و بۆ تۆی بەرزکەینەوە ڕۆژەکانمان جوان نییە بوێرین و بۆ تۆی بەرزکەینەوە کردەوەکانمان لێ ئەترسین نازانین قبوڵەیان نا بەڵام هەمیشە بە ڕەحمی تۆیە ئەنازین خوایە بە ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە پەروەردگارە غەرقمان کرد لەناو ڕەحمەتی خۆتە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بە لوتف و کەڕەمی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە
ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە پەروەردگارە، ئەومان ئێش و ئازار و نەخۆشیکی شیفای بۆ بنێرە، ئەومان قەرزارە قەدی سەرشانی سووکە، ئەومان پەروەردگارە نەهامەتێک ڕووی تێکردووە تو گەورەی خۆت لەسەری لا بە، پەروەردگارە عیلممان زیاد کە، خوایە عیلممان زیاد کە، عەمەلمان قبوڵ کە، یا ئیلاهی ئەکرەم الئەکرەمین، یا ڕەبی خوای گیان لێت ئەپاڕێنەوە دڵمان پێوەستی خۆت کە، دڵەکان لە نێوان پەنجەکانی تۆیان یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، دڵمان بگێڕە بەرەو دینداری، خوای گیان حاڵمان بکەرە باشترین حاڵ یا ئەکرەم الئەکرەمین، یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکانمان ببوورە، عاقبەتمان پڕ خێر کە یا ئەکرەم الئەکرەمین، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین، خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە لوتفی خۆت، بە کەڕەمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە، خوای بمانگێڕە لەو عەبدانەی لە ڕۆژی قیامەتە سەریان بەرزە لە خزمەتە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە شەرمەزارین کاتێکە دوعا ئەکەین، کاتێکە دەست بەرزەکەینەوە، کاتێکە نوێژەکەین، بەخوا لەو کاتەی سوژدە بۆ تۆ ئەبین، خوایە دڵمان نازانین لە چ شیوەڵ لە شیوەڵەکانی دنیایە، شەرمەندەین بەرامبەر بە تۆ، شەرمەندەین بەرامبەر بە عەزیزی و گەورەی تۆ، قەدری تۆمان نەزانی پەروەردگارە، قەدری تۆمان نەگر وەکو پێویست یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئێمە ئومەتەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم لە زەمەنی فیتنە یا ڕەبی خوای گیان لەم زەمەنە تون دەستمان گرتووە، بە ڕەحمەتی تۆوە هانامان بە ماڵی تۆ هێناوە، تو گەورەی خۆ ڕزگارمان کە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین، هیدایەتمان بدە یا ئەکرەم الئەکرەمین، نێوچەوانمان بگرە بۆ خەیر و تاعەت و سونەتکردنی زۆر یا ئەکرەم الئەکرەمین. خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە حەسەناتی زۆر ئەکەن، چاکەی زۆر ئەکەن، بمانگێڕە لەو عەبدانەی نامەی ئەعمالیان بەدەستی ڕاست وەرئەگرن یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە، بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە، بەرەکەت بەسەر کاتمانە ببارێنە، بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمان و شارمانە ببارێنە، خوای گیان بەرەکەت بخەرە ناو عیلممانەوە یا ئەکرەم الئەکرەمین. تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت زەویزاری ئەم وڵاتی ئێمە پڕبەرەکەت کە، بازاڕەکانمان پڕبەرەکەت و ڕزقی حەڵاڵ کە، پەروەردگارە داوات لێ ئەکەین کانیاوەکانمان پڕ ئاو کە، خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت کەڕەمی خۆت لەم وڵات و لەم نیشتیمانەیە مەبڕە یا ڕەب العالەمین. خوایە لە فیتنە و فەساد گەنجەکانمان پارێزە، وڵاتمان لە شەڕ و ئاشوب و نەهامەتی بپارێزە. خوای گیان زمانی ئێمەی فەقیر زمانێکی شکاوە لە دوعایە، هانا بۆ تۆ ئەهێنین بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. خوایە هەر چاکەیەک پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم داوای لێ کردووی، ئێمەش داوات لێکەین و پێمان عەتاکە، هەر خراپەیە ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی، ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.